بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە زنجیرە باسی ئاگادار بەدا بابەتی ئەم جارەمان بە ناونیشانی ئاگادار بە گوڵ بە. تۆی مرۆڤ گەورەترین دروستکراوی خوای پەروەردگاری لەسەر زەویدا. بۆ ئاوەدانکردنەوە و نوێکردنەوەی سەر زەوی پەروەردگار مرۆڤی لەسەر زەویدا نیشتەجێ کردووە. ڕێبازی پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ ڕێگا ڕۆشنەکەی ئێمەیە. ئەگەر دەتەوێت گوڵبی لەسەر ڕێبازی پێغەمبەران بە سەلات و سەلامی خۆیان لەسەر بێ. ڕێبازی پێغەمبەرانیش کە ڕێبازی ژیانە، هەر ئەم ڕێبازەش مرۆڤ بەختەوەردەکە. لە جوانیەکانی ئیسلام ئەوەیە لا نوفەرریق بەینە ئەحەد من ڕوسوله، جیاوازی هیچ کەسێک لە پێغەمبەران ناکەین. بڕوامان بە هەموو پێغەمبەرانی خوا هەیە عەلەیهم الصەلاة وەسسەلام، و بەتایبەت سەلات و سەلامی خوا لەسەر پێغەمبەری ئیسلام محەممەد صلی الله عليه وسلم. دەچینە خزمەت یەکێک لە پێغەمبەران تەوەرەی وتاری ئەمڕۆمان، بابەتی ئەمڕۆمان لە زنجیرە باسی ئاگادار بەدا کە وتمان ئاگادار بە گوڵ بە لە ناو کۆمەڵگادا لە خزمەت ژیانی عیسا پێغەمبەردا سەلامی خوا لە خۆی و لە مریەمەی پاکداوێنی دایکی بێ، کە لە سوورەتی مەریەم ئاەتی 30 بۆ 31 پەروەردگار دەفەرمێ عیسای مەلۆتکە بە باوەشی دایکیەوە ئامۆژگاری گەلەکەی کرد. قال ئینی عەبد الله، فەرمووی من بەندەی خوام. هەموو جار پێتان دەڵێم مزگەوتی ڕێگای بەهەژ مەدرسەی قورئانە، وشە بە وشەی قورئان ئاەت بە ئاەت لەسەری بوەستن، وشەی وەرگێڕاوی کوردی مەکەن و بەسەریاتێ بپەڕن. ئەم قورئانە کاتێکە ئێستا ئێمە لە مانگی ڕەمەزانین، سوپاس بۆخوا جەنابتان هەمووتان ئەهلی قورئان و قورئان خوێن و گوێگری قورئانن. ئەبێ ئەو قورئانەی کە خوێندمانەوە منهەجی ژیانمان بێ، کاری پێ بکەین. کاتێک کە دەخوێنینەوە عیسا فەرمووی قال ئینی عەبد الله، ئایا ئەمە چیرۆکە؟ نا، ئەمە منهەجی ژیان و بەرنامەی ژیانی من و تۆی موسڵمانە تا قیامەت. قال ئینی عەبد الله، خەڵکینە من بەندەی خوام. کە ئەمایەتە قورئانیت خوێندەوە، ئەم وشانت لە سوورەتی مەریەما خوێندەوە، ئەبێ لە ناو دڵتا ئەو قەناعەتە دروست بێ، بڵێ منیش بە ڕێبازی پێغەمبەران و پێغەمبەر عیسادا دەڕۆم، بە شانازیەوە دەڵێم قال ئینی عەبد الله، بەڕاستی من بەندەی پەروەردگارمم، بەڕاستی من بەندەی پەروەردگاری خۆمم. وەڵڵەهی ئینسان بەوە سەربەرز دەبێ. ئەگە مرۆڤایەتی هەر هەمووی ئەمە دروشمی بێ ئینی عەبد الله، وەڵڵی هەموو بە ئاشتی دەژین. بەڕێزان بڕواتان هەبێ گرفتی گەورەی مرۆڤایەتی ئەوەیە کە هەندێک خەڵک بە سەربەرزانە بە شانازیەوە بە منهەجی پێغەمبەران و پەیامی قورئانەوە دەنگیان دلێرە، سەریان بەرزە، خوا لەوانەمان حیسابکا کە دەڵێن ئینی عەبد الله، خەڵکینە ئاشکرا و نمایان بە دەنگی دلێر هاوار دەکەم من بەس بەندەی خوام. لە بەرامبەرە بەداخەوە خەڵکانێکی زۆری ئەم سەرزەویە بە درێژایی مێژوو بە پانایی زەمین لە جیاتی ئینی عەبد الله بەندەی خەڵکی ترن، بەندەی ئەمن، بەندەی ئەونجا. ئەم کۆیلانە ژیانی ئەم عەبدوڵڵایانەش دایانەوێت تێکدەن. ئەگەر هەموومان عەبدوڵڵا بین، ئاشتی لەسەر زەویدا بەرقەرار دەبێت. بەخوا دنیا یەک پارچە دەبێتە گوڵستان، نابێتە دڕکستان، نابێتە تاریکستان، نابێتە جەنگەڵستان، نابێتە جەنگەستانی وەکو ئەمڕۆ. قال ئینی عەبد الله، ئەگەر دەتەوێت گوڵبی بەس بەندەی خوا بە. عەبدوڵڵایەکان چەند جوانن لە کۆمەڵگادا، لە هەر شوێنەکان هەر ئەسڵەن ئەوەندە عیزەتی نەفسیان هەیە پیان عەیبە کۆیلەی خەڵک بن. وەڵڵەهی مرۆڤ بمرێ باشترە لەوەی کە غەیری عەبدوڵڵا شتێکیکەی ناو بێ. ئاتانی الکیتابە، عیسا فەرمووی ئاتانی الکیتابە، ئەڵڵا سوبحانەه وتەعالا کتێبی پێبەخشیوم، کتێبی بۆ ناردووم. عەرزی جەنابتم کرد کاتێک کە تۆ ئەم وشە قورئانێ دەخوێنیەوە ئاتانی الکیتابە، ئەی منی مسلمانی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم، ئەی من چی بکەم؟ بەڕێزیشین، بەڕێز دەکەم، شیرینەکەم، براو خوشکە مسلمانەکەم. تۆش بە شانازیەوە بڵێ من قورئانم بۆ هاتووە. چۆن عیسا بە شانازیەوەتی خوا ئەو کتێبی ئینجیلەی بۆ من ناردووە، کتێبم دەداتێ بڵێ ئەم قورئانە تایبەت بۆ من هاتووە. وەڵڵی من وەکو خودی خۆم ئەگەر تەنها بە شەرێک بم لەم سەرزەوێ بمێنمەوە، تەنها مرۆڤێک بم، وازانم خوا ئەو قورئانی بە تەنها بۆ من ناردووە. ئەبێت تۆ ژوابی، جەنابی شەدوابی، کاکە تۆ ژوابی، بی سەر و بینەری ئەم وتارە جەنابی شەدوابی بە شانازیەوە بڵێ ئەڵڵا و قورئانی بە تایبەت بۆ من ناردووە.
ئاوا لە ئامێزی بگرە، ئاوا شانازی پێوە بکە. ئاتانیە الکیتابە، چەند سەربەرزین ئێمەی مسلمان کاتێککە کتێبی خوامان لەبەردەستایە. ئەم کتێبە مەصدەر و مەرجع، ئەمە مەصدەری ئێمەیە. ئێمە حکمی هیچ کەسێکمان ناوێت کە پێچەوانە بێ بە منهەجی خۆی، پێچەوانەی منهەجی قورئان بێ. ئێمە مەصدەرمان قورئانە، بنەمانە گۆڕ و چەسپاوەکانی کەلامی خۆی پەروەردگار لە قورئاندا ئیتر ئەوە بڕاونەوە. هەر کەسێک، هەر پەرلەمانێک، هەر یاسادانەرێک غەیری ئەمە شتێکی کە بڵێ لە لای ئێمە ڕەفس کراوە. و مەرجع، مەرجعی ئێمە، شوێنی گەڕانەوەمان بۆ هەموو بابەتە سیاسیەکان، بابەتە ئابووریەکان، بابەتە کۆمەڵایەتیەکان، بابەتە ژینگەییەکان، تەنها و تەنها قورئانی پڕبەرەکەت و بەخششە. ئاتانیە الکیتابە، ئێمە قورئانمان خەڵات کراوە. وجعلنی نەبیە، عیسا فەرمووی سەلامی خۆی لەسەر بێ، من خۆی گەورە جێڕاومی بە پێغەمبەر کە ئەمە ئاەتە قورئانێ دەخوێنێەوە. ئەم دووشەی سوورەتی مەریەم ئاتە جعلنی نەبیە، ئەی خوا ئیشی پچی بۆ تۆ داناوە، ئیشی گەیاندنی ئەم دینەی بە منیش سپاردووە، بە جەنابیشتی سپاردووە. خۆشەویستان، ئەمڕۆ گەیاندنی ئەم دینە خی گەورە بەرەکەتێکی کردو زۆر ئاسانە. جەنابەت هەر لەڕێ ئەو مۆبایلێکی ئێستا بەدەستەوەیە، هەر لەڕێ ئەو کۆنتترۆلی تەلەڤیزیۆنێکی ئێستا بە دیاریەوەی دەتوانی پەیامی خۆی پەروەردگار بگەیەنی. جاران مامۆستایەکی ئاینی لە مینبەرەوە دەیتوانی، ئێمە لە مزگەوتەوە، بەڵام جەنابەت ئێستا لە ناو مۆبایلەکەی خۆتەوە ئەتوانی بانکخوازێکی ڕێگەی خوابی. چەند شانازیە بە ڕێبازی عیسادا بڵێ وەجعلنی نەبیە، من کە پێغەمبەریش نەبم، خوا جێڕاومی بە شوێن کەوتووی پێغەمبەران، پەیامی حەقی پێغەمبەران دەگەێنم سەلامی خوایان لەسەر بێ. بەڵام ئەم قورئانە هەموو جار عەرزی جەنابتان دەکەم وشە بە وشە لەسەری بوەستن، هەمووی تێکەڵ و تەواوکەری یەکترە. نابێ هەندێکی وەرگری و ئەوەی تری تەواو نەکەی. هەر کەسێک لە قورئانە لە سوورەتی مەریەما پێمان دەڵێ، هەر کەسێک بەندەی ڕاستەقینەی خوا بێ و بڵێ ئینی عەبدوڵڵاه، هەر کەسێک شوێنکەوتی پەیامی ئاسمان بێ، شوێنکەوتی قورئان بێ، هەر کەسێک خۆی بە پەیامدار و ئامانجدار بزانێ لە ژیانە، هەر بۆ خواردن و خەو نەژی، هەر بۆ کۆیلایەتی ئەم و ئەو نەژی، هەر بۆ تەحیە و بەڵێگەورمی ئەم و ئەو نەژی، ئامانجدار بێ بۆ خزمەتی پەیامەکەی پەروەردگار. ئایا ئینسانێکی توندوتیژی لێ دەردەچێ؟ ئایا ئینسانێکی تیرۆریستی لێ دەردەچێ؟ ئایا ئینسانێکی کاولکاری لێ دەردەچێ؟ ئایا ئینسانێکی لێ دەردەچێت ڕقی لە خەڵکە و خۆی بەسەر خەڵکا ڕادەدات؟ چونکە خەڵکانێکیشمان هەیە بەداخەوە لە مەدرساتێکا پەروەردە دەبن، بە شانازیەوە دەڵێن ئینی عەبدوڵڵاه، بە شانازیەوە دڵێن ئێمە شوێنکەوتی قورئانین، بە شانازیەوە دڵێن ئێمە هەڵگری پەیامی ئیسلامین. بەڵام بەداخەوە ئەوەی تریان لەگەڵ نییە، موبارەک نین لە کۆمەڵگادا، کەسێکی خێر نین، خۆیان پێ لە هەموو خەڵک چاکترە. پێش شەرمە سەلام لەم و لەو لە من و لە تۆ مسلمانی ئەهلی مزگەوتەکەش بکە. بەڵام قورئان دەفەرمێ وەجعلنی مبارەکەن ئەینەما کونتو. عیسا سەلامی خوای لەسەر بێ فەرمووی من لە هەر شوێنێکا بم خەڵکینە مایەی خێر و بەرەکەتم، لە هەر شوێنێکا بم مایەی خێر و بەرەکەتم. لە قورئانە دوو وشەمان هەیە، بەرەکەتمان هەیە بە معنات چاکە و پیت و پێز و بەرهەم، وشەی مبارەکیشمان هەیە. مبارەک یعنی بەرەکەتدار، پێزدار، بەرهەمدار. منی مسلمان کە بە شانازیەوە دەڵێم ئینی عەبدوڵڵاه، منی مسلمان کە بە شانازیەوە دەڵێم شوێنکەوتووی قورئان و مەنهەج و مەصدەر و مەرجەعی من قورئانە، کە بە شانازیەوە دەڵێم هەڵگری پەیامی پێغەمبەرانم، ئەبێ بەرهەمەکەم لە کۆمەڵگادا دیار بێ، ئەویش ئەوەیە مبارەک بم. وەجعلنی مبارەکەن، خوا منی بۆیە داناوە گوڵ بم لە ناو کۆمەڵگادا. ئەمە نەسی قورئانە بەڕێزان، هەر کەسێک گوڵی ناو کۆمەڵگا نەبێ ئیترت کەوابێت لە قورئان حاڵی نەبووە، کەواتە لە ڕێبازی پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ حاڵی نەبووە. مبارەکون، من کەسێکی بەرەکەتدار دەبم بەویستی خوا، پێزدار، بەرهەمدار. ئای چەند جوانە ئەینەما کونت و لە هەر جێگایەک بی باشکرا هەموو دەوروبەر بڵێن بەڕاستی فڵان کەس بەرەکەتە، بەڕاستی بەرهەمی دیارە، بەڕاستی کارەکانی بەپێزن. ئەگەر خوا ڕەحمی پێکردی، هیدایەتی دای، یارمەتی هەموو لایەکمان بدا، خەڵک شاهیدی خێری بۆ دای، دڵنیابە تۆ سەرفرازی لە هەر کارێک دای. کارکردن دوو جۆرە، یان کرێکاری واتە لە کاری سربەخۆدا لە کۆمپانیاک لە شەریکەیەک لە بەردەمی وەستایەکە کار دەکەی، یاخود فەرمانبەری. کرێکاری یاخود فەرمانبەری سوپاس بۆ ئەڵڵا گوڵی لە کارەکەی خۆتا، گوڵی گەندەڵ نی، دڵسۆزی وەکو گوڵ دیاری. یەک فەرمانبەر لە دایرەیەکە جار هەیە بە ئەندازەی 10 کەس دڵسۆزانە ئیش و کار بۆ ناسیا و نەناسیاو دەکا.
خۆکاکە ئێستام حکوومەتە ڕێک بۆتە گەندەڵستان بەداخەوە ئەچێم دایرەیەکەوە خۆمە ڕۆژانە من و تۆش بە چاوی خۆمان دەیبینین چەند مۆزەف لە ژوورێکە چەند فەرمانبەری تێدایە کەسی سەیەکی یەک دانیان وەکو گوڵ دیارە دانانی شەبە دیار پەیجی مۆبایلەوە پەنجە لێدان و ئاو تەلەفۆن بۆ ئەم و ئەو بازار و نرخی دۆلار و سەردانی فڵان کەس ئەم هاتووە لێرە پارەی حەڵاڵ پەیداکە وەڵڵاهی زۆربەی دائیرەکان ژوور هەیە 10 کەسی تێدایە 5 کەسی تێدایە یەک کەس وەکو گوڵ دیارە ناسیا و نەناسیا و فەرقی ئەم و ئەو ناکات بەدەم هەمووانەوە دەچێت ڕووی ئەم حکومەتەشی سپی کردوتەوە بەڵام بەداخەوە حکومەت ئەوانە ئیهمال دەکات چەند خۆشە تۆ گوڵبی کاتێک کە مامۆستایەکی لە بنەڕەتی تا زانکۆ بەخوا مامۆستای وامان هەیە بەرهەم و بەرەکەتەکەی دیارە مامۆستا هەیە لە بنەڕەتیە کە دەرسی بێمەوتووە ئەوەندە کەسێکی مبارەک بۆ ئێستاش ئێمە بەرهەمی ئەوین مامۆستا هەیە ئێستا لەم ڕۆژگاری کوردستانی خۆماندا ئەو زانکۆیە بەوەوە جوانە بەڕاستی بەرەکەتە لە هەر شوێنێک بێ ئینسانێکی مبارەکە چەند خۆشە ئینسان مامۆستایەکی مبارەک بێ خۆشەویست بێ لای خوێندکار بەڵام کام خوێندکار خوێندکارێکی دینداری دڵسۆزی بەڕەوشتی مەبەست خوێندن ئەینا من هەموو کەسێک ناڵێم کەسانێک هەن بەڕێزان مەبەستیان خوێندن نییە کەسانێک هەن قوتابیەکی دیندار نین کەسانێک هەن سەر بەڕێکخراوی حیزبی ئەملاولان کەسانێک هەن دڵسۆز نین کەسانێک هەن ڕەوشبەرز نین پەروەردەی ماڵەوەیان جوان نییە ئەوانە ڕقیان لە هەموو مامۆستایەکە بەڵام مامۆستای مبارەک مامۆستای پاک و پوخۆت وەڵڵاهی بەڕێزان قوتابی دیندار قوتابی دڵسۆز قوتابی بەڕەوش قوتابیەک کە مەبەستی خوێندنە ڕێک سوپاسی ئەو مامۆستایە دەکا هاوار دەکات دەڵێ ئەو مامۆستایە باوکە ئەو مامۆستایە گەر ئافرەت بێت دایک و خوشکی گەورەیە پەروەردەم دەکات پێشەوەی عیلم و زانستم پێ ببەخشێ تو خوا چەند خۆشە تۆ لەناو زانکۆکەیە ئاوە ئاماژەت پێ بکرێ ئەوە دکتۆر فڵان کەسە ئەوە پرۆفیسۆر فڵان کەسە ئەوە مای بەرەکەت و ڕەحمەتی ئەم زانکۆیە ئەگەر بڕوا خوا نەخواستیان بمرێ بەڕاستی کەلێنەکەی پڕ نابێتەوە جا تو خوا حەیف نییە توی موسڵمان ئاوانەژی ئاوە گوڵ مەبی ئاگادار بە گوڵ بە لە نەخۆشخانەیەکدا کە ئەو هەموو لەش بە ئازارە ئەو هەموو دڵبریندارە ڕووی تێدەکا چەند خۆشە تۆ ئەگەر پزیشکی تا دەرزی لێدەرێک تا برین پێچێک تا پەرستارێک چەند خۆشە خەمخۆربی جێگە پەنجەت دیار بێ گوڵبی هەمووان شاهیدی دڵسۆزی و بەرەکەتت بۆ بدەن زۆر کەسەیە لەو نەخۆشخانانە چەند بە جوانی بەدەمی ئەو نەخۆشانەوەی هەزار ڕەحمەتی خواتان لێبێ پزیشکانی بەڕێز پەرستارانی بەڕێز برین پێچان و دەرزی لێدەرانی بەڕێز کە چەند بەڕووی خۆشەوە چەند بە بسم الله الرحمن الرحیمەوە چەند دڵنەوای نەخۆشەکە دەکەن ئینشاءالله بە شیفات بێ چەند ماندوو نابن 10 جاری وایە لە شەوێکە دەڕۆن بە دوویدا و دێتەوە سەر ئەم نەخۆشە و لە ئازارەکانی کەم دەکاتەوە واللهی تۆ گوڵی تۆ ناڵێ من ژوەک ئەو خەڵکە خواما هەر سەری سعاتەکە دقەیەکی مابێ نەک دقەیەک لادا خێرا بڕۆمەوە خەستخانە بەجێ بێ و مجلەکانم فڕێدەم تۆ گوڵی ئەو نەخۆشخانەی لە ئەهلی بیان لە حکومی بەتایبەت لە حکومیەکاندا زۆر مهمە ئینسان کە 3-4 مانگە معاشەکەشی وەرنەگرتووە بەس لەبەر خاتی خوا بەس لەبەر حرمەتی پیشەی پزیشکەکەی کە ئەمانەتی خوای لەسەرشانە و بەتەمای پاداشتی خوایە گوڵیەتی خۆی لەو نەخۆشخانە حکومیەدا دەنوێنێ خۆزگە ئەوانەمان زۆر بن ئەگەر ئەوانەمان زۆر بن ئەم کوردستانە بێتە گوڵستان بازرگانی ڕازگۆی ئەمین دوکاندارێکی ئاسایی تا بازرگانێکی گەورە تا خاوەنی کۆمپانیا و شەریکەیەک چەند خۆشە گوڵ بێ و خەڵکی ئاماژە بە پاچی ویژدان و ڕازگۆیی و سەرڕاستی بکەن بەخوا ئەمڕۆ بازار بۆتە گورگستان ئەگە دەچێ ناو بازارەوە ئەچێ ناو کۆمپانیاکانەوە ئەچی لە شەریکەیەکە شت دەکڕی بڕواتان هەبێ گورگستانە ئەبێ وریابی گیرفانت هەڵنەتەکێنن ئەبێ وریابی سەرت لێ نەکەنەوە ئەبێ وریابی بزانە چۆنت دەخەڵەتێنێ بە زمانی لووس بەداخەوە ئای چەند جوانە لەناو ئەم گورگستانی بازاڕەیە کە هەمووی کەڵبەکانی تیش کردەوە بۆ ئەم فەقیر و هەژارێک کە ڕووی تێدەکا کە بەدڵ سافەکەت کە دوو جاوتی بەذاتی خوای یەکسە بڕوا دەکەیت تۆ موسڵمانێکی پاکی بەڵام ئەو بەداخەوە دڵەکەی ڕەش بووە قیامەتی خۆی مەلەفی قیامەتی ڕەش کردو و داخستووە لە حزوری خوادا ڕوو ڕەشە بەداخەوە ئەگەر لەناو ئەم گورگستانەدا گوڵێک هەڵکەوێ بڵند بەڕاستی فڵان کەس لە بازاڕە متمانەی هەیە بەخوا الحەمدولله زۆر بازرگانمان هەیە سەروەت و سامانەکەی بریتیە لە متمانەکەی ڕێک متمانەکەی سەروەتەکەیەتی ئەینا پارەیەک و دۆلارێکی زۆری نییە بەڵام هێندە ڕازگۆی هەموو خەڵک ماڵی خۆی لە لادا دەنێ دڵنییا بە کە مامەڵە لەگەڵ کرد زەرەر ناکێت چونکە ڕازگۆیە چەند جوانە تۆ گوڵبی لەناو ئەو بازاڕەدا کە پڕ بووە لە گورگ و
ئاوا دەمیان کردوێتەوە کەڵبەکانیان تیش کردەوە بۆ مژینی خوێنی ئەم فەقیر و هەژارە کاکە بۆ هەر مەسئولەکانی هەر مەسئولە دزەکانی ئەم وڵاتە خەڵکیان هەڵدوشی ئەی بۆ بازرگانەکانمان لە دوکانێکەوە تا کۆمپانیایەک بۆ خەڵکیان نەڕوتاندەوە بۆ جیرفانەکانیان هەڵنەتەکاندین بەرە وەڵڵا بەڵام ئەلحەمدوللا کە دڵت خۆش دەبێت گوڵێک لەناو ئەم گورگوستانەیە دەبینی دەکا کە تۆ ئەوە بە تۆ لە عەرەبانچیەکەوە تا دوکاندارێکی ئاسایی تا ئینشاڵڵا خوا زۆر دەداتێ دەبی بە خاوەنی کۆمپانیا ئەگە گوڵبی وڵاتەکەمان ڕێک دەبێتە گوڵستان گورگستان نابێ ئەگە لە بواری سیاسەتا کار دەکەی لە مەقەڕێکی حیزبیان حکومی دای سوپاس بۆ ئەڵڵا خەڵکانێکمان هەیە گوڵە گوڵ بەخوا لە هەر شوێنەکە بێ گوڵە متەکەبیر نییە خۆ بە زلزان نییە سوپاسی ئەڵڵا دەکەی کە نوێش خوێنی نوێش دەکەی عەرەق ناخۆی دزنی گەندەڵنی داوێن پاکی قومارچینی شەریکە و کۆمپانیات بە دزی بنیاد نەناوە وەلەو لاشەوە شەریکە دزنی چونکە هەیە بۆ خۆی بنیاتی ناوە بەڵام بە ناوی کەسێک کێوە کردووە یان کەسێک هەیە بۆ ئەم مەسئولانە شت بە ناوی خۆیەوە دەکات پێڵەن شەریکە دز دوای کە ئیشیان پێی نەما بزانەوەکو بینیمان چۆن تڕۆی دەکەن تۆ ئەگەر لە بواری سیاست و حکومڕانیدا کار دەکەی کاکە ئەگەر مەڵ هەموو خەڵک گەندەڵە وەڵڵا بچ بکەم ئەم حکومەتە بە من چا نابێ ئەم وڵاتە بە من چاک نابێ وەڵڵا پێت چاک دەبێ گوڵێک لەناو هەزاران دڕکا دیارە زۆر جوان ئەگە تاقە گوڵێکیش بی بەهارت پێ دێ دەڵێ بە تاقە گوڵێک بەهار نایە نا من لەگەڵ ئەو دانیم وەڵا بە تاقە گوڵێک دەشتێکی پڕ لە دڕک و داڵ دەڕازێتەوە عومەری کوڕی عەبدولعەزیز ژیاننامەکەت نەخوێندێتەوە ئەزیزم موسڵمانی بەڕێز عومەری کوڕی عەبدولعەزیز لەناو گەڵستانی بنی ئومەیەدا دەرکەوت خۆ ئەوانەی لە پێش ئەوە بوون و لە دوای ئەویشەوە هاتن یەک پارچە گەندەڵی بوون بەڵام عومەری کوڕی عەبدولعەزیز کە هاتە سەر حکم و هاتە سەر دەسەڵات و بوو بە سەرۆک گوڵ بوو گوڵیەتی خۆی پاراست ئەم گوڵە لەناو ئەو هەموو دڕکەدا پاڵ درایە لای چوار خەلیفەکە پێ دەڵێن لە پاڵ ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلیدا حەمد و سەنا بۆ خوا عومەری کوڕی عەبدولعەزیز خەلیفەی پێنجەمی ڕاشیدینە تۆ ئەگەر هەموو سیاسەتی حیزبەکەت هەموو فەرمانگەی حکومیەکەت هەموو مەقەڕەکە یەک پارچە گەندەڵستانە دەکاکە وەکو عومەری کوڕی عەبدولعەزیز تۆ گوڵ بە تۆ قیامەتی خۆت هەیە خوا لە قیامەتە بەتەنها لێت دەپرسێتەوە و مێژوو بەتەنها ناوت تۆمار دەکا و دەتوانی گۆڕانکاری گەورەش بکەی بە ئیزنی خوای پەروەردگار بەڵام عومەری کوڕی عەبدولعەزیز بەڕێزان لەبەر خوا ئەم کارەی کرد لەبەر خوا گەندەڵی نەهێشت لەبەر خەڵکی دڵسۆز بوو بەڵام بەخوا بۆ خۆی نەبوو خەڵکێکەیە باسی لابردنی گەندەڵی دەکا بەڵام کاکە ئیشی بۆ بابەتەیە بەخوا تا پارۆت شەورەکە دەکەوێتە بەردەستی ئەینا لە کفندزی پێشوو زۆر خراپتری لێ دەقەومێ بۆیە خوای گەورەش یارمەتی نادا بۆیە گۆڕانکاری لە وڵاتە پێ دروست ناکرێ عومەری کوڕی عەبدولعەزیز ئەو گوڵە بوو لەبەر خاتی ئەڵڵا بەس لەبەر خاتی خوا و قیامەتی خۆی و لەبەر دڵسۆزی بۆ ئەو خەڵکی کە ئەویان هەڵبژار بکردبوویان بە سەرۆک دڵسۆز بوو هیچ مەبەست و مەرامێکەی نەبوو وەڵڵاهی خوا پشتیوانی کرد گۆڕانکاری گەورەی پێ دروست بوو لە کۆمەڵگادا چەند جوانە مبارەک بی لە ناو گەڕەکەکەتدا بە بێدەنگیەکەت بە بێدەنگی بە بێوەیی بە دەست و چاو و داوێن پاچی چەند ماڵ هەیە لە گەڕەکەکە سوپاس بخوا وەکو جەنابتان وەکو بیسەران و بێنەران ئێوەی بەڕێز لە گەڕەکە گوڵە ئەو ماڵە گوڵەکەی ئاماژەی پێ دەکرێت ئای کە بێدەنگن ئای کە بێوەی و سەلامەتن ئای کە دەست و چاو داوێنیان پاکە مراقبەی ئەم و ئەو ناکەن قەت قسەیەکی نابەجیان لێ نابیسترێ جاسوسی بەسەر ئەم دراوسێ ئەو دراوسێەوە ناکەن حەقی خەڵکیان نییە لەبەر دەرگا ئافرەتیان دانانیشێ بەرهەمی دیارەکە لەو شوێنی نیشتەجێیە بەکارە خێرەکانی بە جوانەکانی بەکارە بێمنەتەکانی بە بەخوا سوڵحاویەکەی وەڵڵا بۆتە بەرەکەتی ئەو گەڕەکە خوا بەرەکەت بەس ئەو منتیقەیە دەڕێژێ بە بەرەکەتی بوونی ئەو چەند جوانە ماڵێکی ئاوا دراوسێت بێ والله ئەو گەڕەکەی ماڵێکی ئاوا گوڵی تێدا بێ هەر بووە نەخۆشەکەی بەسەر هەموو خەڵکەکەی دەڕوە والله خانوەکان گرانتر دەبن ئەڵێن ئەو گەڕەکە ماڵی فڵان کەسی بۆ خوا سوڵحاوی بێدەنگی بێوەی و سەلامەتی گوڵی تێدایە ئەبی بە گوڵێک بە چەترێک بۆ دراوسەکانیشت بۆ ئەهلی گەڕەکەکەت بۆ ئەهلی گوندەکەت بۆ ئەهلی شارەکەت با ماڵەکانمان بکەین بە گوڵ با دیار بین لە ناو گەندەڵستانی خەڵکە تۆ موسڵمانی هەیە بەرەکەتی مزگەوتە پیاوی وەکو جەنابتان خوشکانی من کەسانی بەڕێزی وەکو جەنابتان کە هاتوو چۆی مزگەوت دەکەن لە ڕەمەزان و غەیری ڕەمەزانە هەتانە بەرەکەتی مزگەوتە بە بێدەنگی بە ویقار بە ویقارەکەی بە بۆنخۆشی و پاک و خاوێنی و خەمخۆریەکەی لە مزگەوت تا دەنگێکی لێ نابیسترێ دایمە بۆنخۆش پاک و پخۆت بە ویقار و بە حورمەت
ئەم جارەکانە هەر قسە ناکە خەمخۆرە بەبێ ئەوەی بە قسە شتێک بڵێ مزانم مزگەوت کەم و کوڕێکی هەیە ئەچێت جێبەجێیەکە هەیە زۆر کە ساواتەکە ئەو بۆ مزگەوت سابوونی لێنی ئەو بۆ شامپۆی لێنی ئەم واناڵێ ئەم دەڵە خوا دەکە خێرێکم دەستکەوێ من حەقم چێ بەسەر متەوەلی مزگەوتەوە حەقم چێ بەسەر حکومەت و دەسەڵات و ئەوقافەوە با ئەم خێرە بۆ من بێ ئەوەی کەس ئاگای لێبێ و بیکاتە دەنگە دەنگی ناو مزگەوت بە پێی توانە خزمەتی مزگەوتەکە و ماڵەکەی خوا دەکات زیاتر لە ماڵەکەی خۆی ئەمانە گوڵی مزگەوتن لە ناو هەموو دڕکەدا کە بەداخەوە خەڵکانێکن هاتوچێ مزگەوتیش دەکەن بۆ جاسووسی هاتوچێ مزگەوت دەکەن وجعلني مباركا أينما كنت پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ هەموویان وا بوون نابینی کاتێک کە ئیبراهیم هاجرە خاتون ئیسماعیلی کوڕی ڕوویان کردە بیابانی عەرەبستانی چۆڵ بیوادین غەیری ذی زەرعین نە ئاوی لێیە نە ڕووەکی لێیە نە درەختی لێیە نە سەوزایی لێیە بە بەرەکەتی ئەم ماڵە گوڵە یەک پارچە مەککە بوو بە گوڵستان بوو بە ئاوەدانتوێنی شوێنی سەرزەوی ئیبراهیم دوو جار دوعای هەیە هەموو جا عەرزتان دەکەم مانگی قورئانە لە مزگەوتی ڕێگەی بەهەژ لە مەدرسەی قورئانەوە زیاتر لە خزمەت قورئان دابن بەردەوام کاتی خۆتان بە قورئان ببەخشن بەڵام بە لێوردبوونەوەوە دوو ئاەتمان هەیە لە قورئانە ئەگەر کەسێک بەداخەوە جا قورئان چییە خوێندنەوەی ئاەتەکانی دووبارن بڕواتان هەبێ یەک گوشەی دووبارە نییە قورئان باسی ئیبراهیممان بۆ دەکات دوو جار دوعای کردووە رب اجعل هذا بلدا آمنا رب اجعل هذا البلد آمنا ئەگەر نەخوێندەوارێک بەداخەوە عەقڵ بوشکێک دەڵێ کاکە قورئان هەمووی دووبارەیە ئەوە تا دوو ئاەتن دوو دوعایە بۆ لە دوو شوێنە دووبارە دەوێتەوە ناکاکە تۆ لێ حاڵی نەبووی تۆ نەخوێندەواری بەداخەوە سەیریکە ئەم دوو ئاەتە ڕێک وەکو یەکن بەڵام دووشتی لەک جیاوازن کاتێک کە ئیبراهیم دەڵێ رب اجعل هذا بلدا آمنا کاتێک کە چووە سەیری ئەم بیابانە وشکە بێ ئاوە بێ درەختە بێ ئاوەدانی کردو دڕووی کردە ئەڵڵا خوایە بە گەورەی خۆت ئەی دەسەڵاتدار ئەی قادر و مقتەدیر یا ڕەبی خوا ئەم بیابانە وشکە بژێڕی بە وڵاتێک بە شارێکی پڕ لە ئەمن و ئەمان یعنی ئێستا ماڵی لێ نییە جاری دووەم کە دێتەوە هۆزەکە هاتون بۆ دەوری ئیسماعیل و دایکی و ئاوی زمزم هەڵخوڵاوە و وڵات ئاوەدان بۆ دوعاکە دووبارە کاتەوە بەڵام بە جۆریشە ئەم جارە رب اجعل هذا البلد آمنا ها ئەلف لامەکەی پێوەیە ئەم جا شارەکە دەبینێ ئەو جارە بیابان بوو ئێستا بۆتە شار یا ڕەبی خوا شارەکە ئارام بێ ئەزانی جوانی شار ئەو شارەی کە گوڵە و دیارە لە ناو وڵاتاندا چییە ئامینەن ئەمانە خەڵک لە سەری خۆی ئەمینە لە خوێنی خۆی ئەمینە لە بیر و باوەڕی خۆی ئەمینە لە دینی خۆی ئەمینە دەی یا ڕەبی خوای ئەم کوردستانەمان ئەم شارەمان لەگەڵ هەموو شارەکانی کوردستان و یا ڕەبی خوای لەگەڵ هەموو جیهاندا بیکەی بەگوڵ بە ئەمانەکەی خوای ئەمن و ئەمانی ئەم کوردستانەمان لێ تێک نەچێ ئەم شارەمان لێ تێک نەچێ ئەم گەڕەکە و مزگەوتەمان لێ تێک نەچێ بە ئەمن و ئەمانەوە بژین عیبادەتی خوا بکەین کار و کەسابەت بکەین بێەوەی سەلامەت بڕۆین و بینەوە لەگەڵ هەموو مسلماناندا لەگەڵ هەموو مرۆڤایەتیدا آمین والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته